حديثك صحيح دعتوا خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم مشرك كانوا بدين كانوا كافر كان اواني دجمني خوابون بو ایمان دارانه دلين كچونته ناو اگره و بهوي قتل و بهوي زنا و بهوي نيوجنا كردنه و هر تاوانه كرديان بلام ایمان دارن مسلمانن بلام بهوي خمسادي و ایمان ضعيف و كمل تاوانه انجام دا و مستحق اگري كردونه او كافرانه او بيدينانه بمسلمانه كان دلين كلناو جهنم دان بيغمان ببي قران و حديث ما دام مسلمان بي هرچن الى جهنم بي انسان درجت بس بو مرجي شريك خو بريارنتي خوا بتاكو تنها پرستی باور بدارو بردو قبرش نبید هیچ تک کافرکان دلین با مسلمانان دلین باشه ایوه لدنیا دا نتانود ایمه خوشویستی خواهین ایمه ایمان دارین ای سبو لگل ایمه دال جهنمان او تا اسلامتیکی ایوه سودی با ایوه نگیان کافرکان دلین ایوه تان مسلمانین بلام او مسلمان بونه هیچ سوودێکی بە ئێوە نەگەیانەوە تا لەگەڵ ئێمەدا جەهەنەمان ئێمە لە جەهەنەمان ئێوەش لە جەهەنەمان کافرەکان بە باوەڕداران واڵێن ئەوانەی کە لە دۆزەخان پەنا بەخوای گەورە کاتێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە ئەم قسە دەبیستەی لە کافرەکان کە دەڵێن ئیسلامەتیەکەی ئێوە سوودی بە ئێوە نەگەیاند چونکە لەگەڵ ئێمەدا لە دۆزەختان خوای گەورە دەفەرمێ ئەوە ئیزنمدا شەفاعەت بکرێ بۆ کەسانی کە لە جەهەنەمدان و مسلمانن تاوان بارن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مەلایکەکانی خوا شەفاعەتەکەن بە ئیمانداران لە جەهەنەم دەریان دەکەن پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ شەفاعەتەکەن ئیمانداران شەفاعەتەکەن ئەمجا بە ئیزنی خوا دەفەرمێت لە ئاگری دۆزەخ دەریانەکەن باوەڕداران دەرەکەن ئەمجا کافرەکان ئەوەنەی تر بێتاقەتە بن ئەو کاتە بۆیان دەرەکەوی ئیسلامەتەکەیان سوودی پێیان گەیان ئەو تا لە جەهەنەم دەریانی کرد بەڵام ئەمان بێدین بوون بێدینەکەیان سوودی پێیان نەگەیان بۆیە کاتێککە لە جەهەنەم دەرەکرێن باوەڕداران بەهۆی شەفاعەتی مەلایکە و پێغەمبەران و پیاوچاکانەوە سەلامی خۆیان لەسەر بێ دەڵێن یا لەیتەنا کوننا میثلەهم کافرەکان لوت بەرزەکان دەڵێن خۆزگایە ئێمەش وەکو مسلمانان بووینایە خۆزگایە باوەڕدار بووینایە خۆزگای بێدین نەبووینایە خۆزگای لە دنیادا بە شایەتمانە بمردینایە بۆ ئەوەی ئێمەش وەکو ئەوان لە جەهەنەم دەرکراینایە هیچ هیوایەکمان نەماوە بۆ دەرکردن چونکە مسلمان بووین کەواتە برای بەڕێزم خوشکی بەڕێزم دڵخۆش بە خەمبار مەبە گاڵتە بە ئیسلام کراوە و هەری پێشی دەکرێت پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کوژراون شەهید کراون سوکایەتیان پێ کراوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەگەڵ سەحابەکان ئەوە هەمومان دەزانین چیان پێ کراوە بۆیە ئیسلام دژمنی زۆرە بەڵام ڕۆژێک دێ خوا لوتی هەموویان دەشکێنێ هەم لە دنیا هەم لە قیامەتیش ئەوە قیامەتەکە سەد تا سەد لوتیان شکاوە و نەفەسی خۆشیتیان نییە لە دنیاشا بە بخوای ماوەیە زوڵم بکەن شەهیدەکان و کوژراوەکانی ئێمە ئەوان دەمان کوژن بۆ بەهەشتا هی ئەوانیش بۆ دۆزەخ منەتیان نەبێ ئەوەی کە خوا لێی خۆش بێ و بکوژرێ کافر بیکوژێ براوەیە بەخوا نەجاتی بۆ لەم دنیایە بەس ئەوان کە ئەکوژرێن و یاخود بەم شێوەیە دەمرن ئەوە قیامەتیان سەختە بۆیە دڵخۆش بن بە دینداری بێدینەکانیش تەنها لە دنیا و قیامەت بەشیان شەرمەزاری و ڕوڕەشی و زەلیلی و داماوی هیچ لێتر نییە